ڕۆژی جیهانی میوزیکە چەند چالاکیەک ئەنجام درا لە نێویاندا کۆنسێرتێک بە بەشداری چەند میوزیک ژنێک و هەروەها چەند گۆرانی بێژێک لە شاری هەولێر سازکرا. لە شاری هەولێر بە بۆنەی ڕۆژی جیهانی میوزیک کۆنسێرتێکی گۆرانی میوزیک بە بەشداری دەیان میوزیک ژن و گۆرانی بێژی شاری هەولێر بەڕێوەچوو. لە لێدوانێکدا بۆ کورسات مەگەزین هونەرمەند کامەران ساڵح سوپاسی کورساتی کرد کە هەمیشە گرنگی بە هونەر و میوزیک ئەدات. وتیشی پێویستە گرنگی زیاتر بە هونەرمەندان بدرێت و پاڵپشتی بکرێن بۆ ئەوەی بەرهەمی جوان و ناوازە پێشکەش بکەن. بەڕێبەتی هونەرەکانی میوزیک ئەو دەرفەتەمان قۆستەوە کە شتێکی جیاوە شتێکی جوان پێشکەش بکەین لەگەر ئەو گروپە جوانەی هەولێرێ کە بەڕاستی هەریەکەکە هەری هەر تاکێک لەو گروپە بەهاکەی بە قەڵای هەولێرە و جێگای دەستخۆشین و حەقوایە زۆر پەرەیان پێ بدرێ چکە بەڕاستی بە مستەوانە و پیرۆزبایی لە هەموو میوزیک ژەنان و هەموو هونەرمەندانی کوردستان و عێراق و دنیا دەکەم. بەخوا هەیتم من بخۆم ئاوازدانەرم یعنی دووسێ بەرهەمم هەیە بەس یعنی چیت پێ دەڵێن نەخاتە سەر سکەی یعنی خاوێنکردنەوەی شتەکانی دەوێ هەندێک شتی خۆم هەیە هۆندراوەکەشی مامۆستا ئەحمەد محەممەدە. شا